بەڵام کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بەدواداچوون دەکەین لەسەر مافی کەسوکاری شەهیدانی پێشمەرگە و ئەو پێشمەرگانەش بریندار بوون هەوڵ دەدەین بەدواداچوون بکەین لەو تێگەیشتنەی کە لە نێوان حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستانی لێ هاتۆتە ئاراوە لە 2003 تاوەکو ئێستا بەغدا پابند نەبووە بە پێدانی مافی شەهیدانی پێشمەرگە و بریندارانی پێشمەرگە ئەمڕۆ شاندێکی بەغدا لە وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفال کراوانە لێک تێگەیشتنێک هاتۆتە ئاراوە دەمانەوێت بزانین بە چ شێوەیەک بەغدا قەرەبووی کەسوکاری شەهیدانی پێشمەرگە و بریندارەکانی پێشمەرگە و تەنانەت ئەو هاوڵاتیانەش دەکاتەوە کە بوونەتە قوربانی کردارە تیرۆریستیەکانی داعش و ڕێکخراوەکانی دیکە لەگەڵمان بن. پێدوای شتێکی ڕاستە جیاوازی لە نێوان شەهیدەکان بکرێت لە عێراق و هەرێمی کوردستان؟ بەخۆی نابێ هیچ جیاوازێک بکرێت لە مابینی شەهیدەکانە بەس ئێمە بەغدا جیا لەگەڵمە ئێمە سەر بەخۆی باشە کەسێکی پێشمەرگە لە کوردستان شەهید دەکرێت لە پاراستنی کەرکووک شەهید دەکرێت پێدوانیە بەتایبەت لە شەڕی داعش پێدوانیە دەبێت حکوومەتی عێراق پابند بێت بە قەرەبووکردنەوەی کەسوکاری حکوومەتی عێراق دەبێت پابند بێ بەس یەکەمی زار ئەبێ حکوومەتی خۆمان پابند بێ حکوومەتی خۆمان جیاوازی لە مابینی شەهیدەکانە نەکاتن ئێستا کە حکوومەتی هەرێم بە تایبەتی ئێرانە جیاوازی هەیە لە مابینی شەهیدی ئێرانە و لەگەڵ یەکێتی و لەگەڵ حەزبەی ئیسلامیەکاندا بەڵام ئێستا ئەمڕۆ لە بەغدا شاندێک هاتۆتە هەولێر دەڵێ لەمە و دوا شەهیدان و ئەوانەی کە زیانیان بەرکەوتووە لە کردارە تیرۆریستەکە ئێمە قەرەبوویان دەکەین هەزاران شادیوە هاتیۆ ڕۆیشتووە باوەڕت پێی نییە باوەڕم پێ نییە چیت دەوێت تۆ؟ دێمام چت بێت هەرکە وەزیر ئەڤە بن ئەس بێدەز هیڤە وەزیری من گوتێ من دۆخوازێکەوە هەی بەس بلە وەزیر سیدی بینی ئەم پێنج بڕۆینە یەکیشگانی خوددەست دە ئەیک حیوان کوڕێکی هەیە جەنابێ وەزیری من نەدیتە ئەس کەسێنۆم لەس بتنەویت بینم عریض چی چ مامەڵەیەکت هەیە؟ وڵی مامەڵامان لێرە لە محامەلاتی شەیدانەشمان هەیە بەزەوە تاو بووە کێشەمان نییە بەس منطقەی سەری زارگەڵی ئەم من کوڕی شەید محەممەد مێ زارگەڵی حالیان ئەمە داوا دەکەین وەکو زارگەڵی لە 2015ەوە تیاری لێدا لە زارگەڵی تارەی تورکیا لێدا چەند حالەی خزم و کەسکاری مە لێوێن دەرێو بەر تارەی کەوتن شەید بوون بەڵێ ژمارە 8 کەس بوو تقریبن زەرەری ماڵ و گیانمان پێکەوت ئەمە وەکو خەڵکی زارگەڵی ئەمن داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم چاوەک بەو خەڵکەیدا بشێنیتەوە چکە هەیە زەرمەند بووە هەیە ماڵی لەوێ نەماوە هەیە ئاوارە بووە بەغدا دەڵێ هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان بژێ و لە نەجەف بژێ و لە بەغدا بژێ هاوڵاتی عێراقیە تۆ وەکو هاوڵاتیەک هەستت بەوە کردووە کە عێراق هەمان ئەو خەمەی لە نەجەفە لە هەولێریشی هەیە بێگومان نییە بەڵام ئێمە لەبەرەوە هەڵگری ڕەگەزنامەی عێراقینە بە عێراقی حسابین بێگومان هەتا ئێستاکە بێگومان جیاوازی هەبووە ینی هەست بەوە ناکەی کە عێراق ینی حکوومەتی عێراق ئەوانەی ئێستا و ڕابردوش مامەڵەیەکی یەکسان ناکەن بەڵێ مامەڵە یەکسان ناکەن بابوو دوو مام شەهیدین شەڕی داعش نەخێر یەکی شوبات و دووشیان کە من عمرم 9 ساڵ بۆ سەدام ئەعدامی کردووە هەتا ئێستا هەتاکو 2004 شەهید بوون پاش 2004 نەمان پێشمەرگەیەک لە کەرکووک لە هەر شوێنێکی عێراق شەهید دەبێت و کەسێکی دیکەی چەکداریان سەربازێکی عێراقی شەهید دەبێت لە شوێنێک پێدوایە دەبێت حکوومەتی عێراق قەرەبووی هەردووکیان بێت هەردویان دەکاتەوەی خۆیانی کردەوەی پێشمەرگەی ئەمەی نەکردەوە هەردوونێ بوو لە ئەخبار جێم لێ بگوتی لە نەجەف و لە کەربەلا و ناسڕێ ئەوانە هەر ماڵە شەهیدێک و قەدەعایەک ئاردیان دەدەنێ و گوتیان زۆر کەمیشە و قەدەعاردە بەنسبەت شەهیدەکانەوە کەچی لێرکانە هەر نەک قەدەعارد شەهیدەکانی مە بەم بێخانینە باشە حکوومەتی عێراق بۆ ئەو جیاوازیە دروست دەکات خۆ لەبەرەوەی کوردینەوە ئەوان ئێمە بە عێراقی دانانین بەڵام کەسی چی بکەینەوە ژروفەکە وای کردووە و سروشتەکە وای کردیمە لەگەڵ بەغدا دەڵێ ینی کوردیش هاوڵاتی عێراقی ڕاست ناکە ئەگەر هاوڵاتی عێراقی باین ئاوای بەسەرێمە نەدەینە حەجی شاوی بەسەرێمەوە نەدەکرد ئێستا شاندێک هاتووە لە بەغدا دەڵێ لەمە و دوا قەرەبووی ئەو کەسانە دەکەینەوە کە زیانیان بەرکەوتووە بە ئومێدین پێدوایە ڕاستگۆ بن بەخوای
ومێد نییە بەڵام هیوادارم انشاءله دەبێت جیاوازی بکە حکوومەتی عێراق لە نێوان کورد و عەرەب پێت وایە جیاوازی کردووە یان هەمومان هاوڵاتی عێراقی ئێستا ئەمە هەمومان هاوڵاتی عێراقین ئەی لە کردار لە کردار هاوڵاتی عێراقینینە ئێمە ئەوان لە کۆنەوە ئەو جیاوازی هەر هەیە ئێستا حالیان شاندێک لە بەغدا هاتووە دەڵێ لەمە دووە کە سوکاری قوربانیان قەرەبوو دەکەینەوە پێت وایە ڕاستگۆ بن ئێستا ئەوانە ڕاستگۆنینە ئێستا ئەوان باری عێراق تەواو نییە کە ڕۆژێک لە ڕۆژان داهات باری عێراق تەواو بووی لایەنە سیاسیەکان یەک بوون و مەسەبەکان یەک بوون لە عێراق قەت ئێمە بە هاوڵاتی عێراقی دانانێن و حیسابی لۆ کوردی شیز ناکەن ئێوە چوونە بەغدا بۆچی چوونە بەغدا و چیتان دەستکەوت بەڵێ ئێمە بۆ گەیاندن یاخود بۆ ساندنی یان بۆ دانووساندن ڕۆشتین بۆ بەغدا بە پێی بڕیارێکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کە ئێمە پێشنیارمان کردبوو بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە بە پێی دەستور مادەی 130 دەستوری عراقی مافی شەهیدان و زیندانە سیاسیەکان و ژیان یەکەوتوانی دەستی ڕژێمە قەرەبوو بکرێنەوە و ئەوەی کە لە ئاستی عراق کراوە بۆ پارێزگاکانی تری عراق مافی هەرێمی کوردستانیش تێدا بووە بەڵام پێشێلی ئەو مافەکراوە لەلایەن حکوومەتی اتحادیەوە بۆیە ئێمە هەنگاوەکانمان بۆ دەست پێ کرد کە باش بەڵام ئەم پێشێلکاریە لە 2023ەوە تاوەکو ئێستا درێژەی هەیە ئێستا چۆنە ئەم پرسە گەرم دەکرێتەوە دیارە ئێمە پێشتریش کە ڕەحمەتی جەنابی مامجلال لێ بوو من سەرۆکی شاندی هەرێمی کوردستان بووم بە ڕسمی چوونەتە پەرلەمانی عراق لەگەڵ بەڕێز مالکی دانیشتوین و گفتوگۆمان لەگەڵ وەزارەتی دارایی ئابووری عراق کردووە بەڵام نەگەیشتینە هیچ ئەنجامێک چونکە ئەمە پێویستی بە قووەتێکی زیاتری وەفدی دانووسانکار یاخود سیاسەکانی هەرێمی کوردستان بوو کە بەڕاستی وەکو پێویست ئەم دۆسیە لایوان بۆم شێوەیە گەرم و گوڕ نەبوو کە وا بکەن چونکە ئەو کاتە پارەیەکی زۆر لە حکوومەتی اتحادیەوە وەکو بودجێ هەرێمی کوردستان دەهات ئەو بۆشایانەی کە هەبوو پڕ دەکرایەوە فەرقێکی زۆر دروست بوو لە نێوان هەولێر و بەغدا بەغدا لە ڕابردوو شەهیدانی کوردستانی فەرامۆش کردبوو ئێستا چی بوو دوای سەردانەکەتان گەیشتن بەچی ئێمە گەشتینە ئەو ئەنجامە کە دوای گفتوگۆمان لەگەڵ بەغدا چەند دوجار سەردانمان کردن جاری یەکەم گفتوگۆیەکی کراوە و تێروتە سەلمان کرد جاری دووەم 5/12 2010 ئێمە دانیشتێکمان کرد بە پێی ئەو دانیشتنە کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عراقەوە دوای ئەوەی کە دەرچوونی قەراری پەرلەمانی 26 لەلایەن پەرلەمانی عراقەوە ئێمە کەوتینە گفتوگۆ هەندێک مستەنەداتی قانونیمان دەستکەوت جگە لە ئەوەی کە دەستور و یاساکان ڕێگەی بێمەداوە قەراری پەرلەمانی دەستوو کە پێویستە ئەو مافی امتیازاتانەی بۆ شەهیدانی و شەهیدان و زیندانە سیاسەکانی حکوومەتی اتحادی ژێر دەسەڵاتی ئەوان دەکرێت بۆ هەرێمی کوردستانیش بکرێت ئێستا دڵنیان بەغدا پابند بێت بە دەستور هەنگاوەکانی ئەمجاری حکوومەتی اتحادی هەنگاوی زۆر بەڕاستی ئەوەی کە دیتمان هەنگاوی زۆر جدی بوو جدیە زۆر جدی بوو نەکرد جدی بوو زۆر جدی بوو و هەموو نووسراوانش لای من پارێزراوە کە مخاتەبەیە بۆ ئەنجامگاندنی ئەم دۆسیەیە هەر بە پەلە هەمویان نووسراوەکانیانەوەی ئەم دۆسیە عادل عەبدولمەهدی لێ ئاگادارە بەڵێ بەتاکید ینی ئەو سەرپەرشتی بەڵێ ئەو سەرپەرشتی دەکات بەڕێز سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز سەرۆک وەزیرانی پێشووتری عراق دکتۆر عەبادی ئەویش تەبعاً بەڵێنی دابوو کە ئەمە جێبەجێ بکە دوای ئەوە ئەم دۆسیەیە کە ئێمە دوای ئەوەی کە عەبادی گۆڕا ئێمە جاری دووەم لەگەڵ کارەکانمان چوو بەردەمی عادل عەبدولمەهدی ئەویش هەموو لیژنە و هەموو هەنگاوەکان ئێستا چی دەکات بەغدا بۆ ئێمە دوای ئەو کۆنووسی کە واژۆمان کرد بە تۆسیاتانەی کە دامانە بەڕێز ئەنجومەنی وەزیرانی عراق ڕاستەوخۆ بەڕێز ئەنجومەنی وەزیرانی عراق داوێتە وەزارەتی دارایی و ئابووری بۆ مەبەستی ڕەساوکردن و بە پەلە کاری تەدقیق و شتەکانی خۆیان و سیر لیستەکان بووە بڕی پارە شتەکانیان بەراو بکەنەوە بۆی کاری پێویستی بۆ بکەن باشە ئێستا کەی پارە دەگاتە هەولێر ئەوە گرینگە کەی پارە دەگاتە هەرێمی کوردستان تەبعاً ئێمە لە وەکو ئەنجومەنی وەزیرانیش لە گفتوگۆداین لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی عراق و لیژنەی نووسینەوەی ئەو دوای پەسەندکردنی کە ئێستا لیژنەیەک
دەینووسێتەوە لە وەزارەتی دارایی و دەیداتە بەڕێز سەرۆک کۆمار بۆ پەسەندکردنی بڕیارە بەیانی ئەم قانونی بودجە بچێتە سەرۆکایەتی کۆمار پەسەند بکرێت. لەمە دووە ئەو بودجەی وەزارەتی شەهیدان کاروباری شەهیدان و ئەنفالکراون بەغدا دابینی دەکات. ئەمە بەیەک ڕوونکردنەوە دەمێت ئەوەی کە بە ئێمە تا ئێستا بە ڕسمیات بەدەستمان نەگەیشتەوە، بەڵام ئەوەی کە چوارچێوەیە پێیان گوتوین گوایە 1 تریلیۆن دینار تەرخان کراوە بۆ شەهیدان و زیندانە سیاسەکان یاریێمی کوردستان. وەزارەتی شەهیدان لی سوودمەند دەبێت. ئێمە ئەم دوو ڕۆژە چاوەڕێی ئەوەمان کردووە بۆی بتوانین هەنگاوەکانی ئەوان بە چاوڕوونیمان دەنێ بەپێی ئەوە هەنگاوی بۆ بنین، ئەگەر نا ئێمە هەنگاوی ترمان هەیە بۆی بتوانین لە ئەنجومەنی وەزیرانەوە بتوانین جارێکی تر لە بودجەی تەکمیلە ئەگەر چونکە یەک جیاوازیت پێ بڵم لە داخوازی ئێمە وەکو وەزارەتی شەهیدان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەوە بووە کە ئێمە تحدیدی ناوی سەرجەم شەهیدان و زیندانە سیاسەکانی هەرێمی کوردستانمان کردووە بێ جیاوازی هیچ شەهیدێک نابێ دەربێ بۆ ئەوە زۆر گرنگە بۆ چونکە ئێمە شەهیدان بە پێی یاسا و ڕێنماییە پەیڕەوکراوەکانی هەرێمی کوردستان هەمانە بە یاسا تۆمارکراون بە پێی مادەی 140 دەستوری عراقی هەمیشەیی کە دیاری کراوە سەرجەم یاسا و ڕێنمایەکانی هەرێمی کوردستان لە حکوومەتی ئیتیحادی کاری پێ دەکرێت. بۆیە دەبێ حکوومەتی ئیتیحادی هەتا تعدیلی یاسا و ڕێنمایەکانی خۆی کە یاسایەکی گژیر لە ئاستی ئێمە عراقدا دەنێن پێویستە سەرجەم لیست و ناوی شەهیدان و زیندانە سیاسەکان کە بە پێی یاسا و ڕێنمایەکانی هەرێمی کوردستان تۆمارکراون لە حکوومەتی ئیتیحادی کاری پێ بکرێت. دوا پرسیارم ئەوەیە بە کورتی وەڵامم بدەیتەوە بۆ لەمە دووە موچەی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراون بەغدا دابینی دەکە یان هەر لەسەر ئەستۆی حکوومەت هەتا ئەم لە حزێش ئەم مانگەیەشە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە، بەڵام ئێمە لە هەوڵداین بۆی بتوانین موچەی فەرمانبەران و موچەی شەهیدان و ئەوانە بگوازێتەوە سەر حکوومەتی ئیتیحادی ئەوەی ئێمە دەستوری عراق و یاساکانیش و ئەو ڕێکەوتنەش کە لەگەڵەوانمان کردووە پێویستە نەک بگوازێتەوە، چونکە ئەمە بگواستنەوە ڕازی نین. ئێمە دەمانەوێت هاوتا بکرێت. دکتۆر بابزانین ئامانجی سەردانی ئەو بۆ هەرێمی کوردستان چیە؟ بدعوة كريمة من قبل لەسەر داواکاری وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان لە هەرێمی کوردستان ئێمە سەردانی هەرێمی کوردستانمان کردووە، سەردانی وەزارەتمان کردووە لە پێناو پێکێنانی لیژنەیەک بۆ مەبەستی قەرەبووکردنەوە تایبەت بە هەرێمی کوردستان. لە ڕاستی لە لیژنەکە بە گوێرە یاسای 57 لە ساڵی 2015 پێکێنراوە. لیژنەکان لە پارێزگاکاندا هەن ئێمە هاتوین بۆ ئەو مەبەستە لە ڕێگەی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانە. زۆر باشە. لە 2003 تاوەکو ئێستا حکوومەتی عێراق هەوڵی نەداوە ینی کارێکی لەم شێوەیە بکە. بۆچی ئێستا ئێوە هاتوون بنکێکی لەم شێوە دەکەنەوە و دەرگایەکی لەم شێوە دەکەنەوە بە ڕووی خەڵکی کوردستان؟ أول قانون صدر یەکەم یاسا کە دەرچوو بە مەبەستی قەرەبووکردنەوەی ئەو کەسانی کە لە ئەنجامی کردە سەربازیەکان زیانیان بەرکەوتووە لە ساڵی 2009 بوو. یاسای ژمارە 20 لە ساڵی 2009 ڕێنمایەکان لەو بارەوە لە ساڵی 2011 دەرکران. ئەو جۆرە لیژنانە لە تەواوی پارێزگاکانی عراق دروستکران جگە لە هەرێمی کوردستان. بێجگە لە هەرێمی کوردستان بە. طبعا هي الأجواء السياسية كانت أقوى. ئەمەش بەهۆی ناخۆشی سیاسی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی. بەڵام لەگەڵ ئەمەشدا لیژنەکان پێکێنران، بەڵام دەست بەکار نەبوو. محاولات في تشكيل هذه اللجنة وشكلت هذه اللجنة. باشە چ گرنتیەک هەیە جارێکی دیکە بەغدا سارد نەبێتەوە لەوەی کە ینی ئەم دەرگایە دانەخات؟ القانون صدر یاساکە لە 25 ساڵی 2016 دەرچووە لە ڕۆژنامەی وەقاعی عێراقی بڵاو کراوەتەوە. ئەمڕۆ دامەزراوی شەهیدان ئەو توانایی هەیە بۆ دەست بەکاربوونی ئەو لیژنانەوە دەبێت ڕێوشوێنی دیکەش بگرینە بەر. لديها القدرة في أن تباشر في فتح هذا اللجنة. باشە ئێوە بە نیازن قەرەبووی چێ بکەنەوە؟ چێ ینی دەتوانێت سوود لەو لە کارەکانی ئەو لیژنەیە بکەن؟ اللجنة تعوض المتضررين جراء العمليات الحربية. لیژنەکە ئەو کەسانە قەرەبوو دەکاتەوە کە لە ئەنجامی کردە سەربازەکان و هەڵا سەربازەکان و کردەوەی تیرۆریستان زیانیان بەرکەوتووە. لە 23 2023 تاوەکو ئەمڕۆ لیژنەکە هەموو عێراقیەکان قەرەبوو دەکاتەوە بەبێ جیاوازی. ئەمەش بە گوێرەی ئەو زیانێکە بەخۆی و مڵک و ماڵی کەوتووە. باشە بەڵام پێشتر لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان سەبارەت بە موچە سەبارەت بە قەرەبووکردنەوە جیاوازیەکی زۆر دەبیندرا.
ئەم جارە و جیاوازیە نابینێ؟ إن شاء الله احنا نتأمل يعني الحكومة الآن وأعتقد أنه ئێستا لەباری بوجە و هەماهەنگی و لەکتێگەشتنی باش لە نێوان حکوومەتی دکتۆر عادل عەبدولمەهدی و هەرێمی کوردستان هەیە بۆیە ئەو کەسانەی کە یاسای ژمارە 20 ساڵی 2009 دایانگرێتەوە قەرەبوو دەکرێنەوە. ئێمە وەک دامەزراوی شەهیدان و چاودێری کەسوکاری شەهیدان بەئەرشی خۆمانی دەزانین و هەروەکو چۆن لە مادەی 32 دەستور دەهاتووە. سەبارەت بە ڕێژەی قەرەبووکردنەوە بۆ شەهیدان هەمان ئەو بڕە پارەیە کە لە نەجەف دەدرێت بە کەسوکارێکی شەهید لێرەش بە هەمان شێوەیە؟ القانون لم يميز بين العراقيين. یاساکە جیاکاری لە نێوان عراقیەکاندا ناکات. دەقی یاساکە زۆر ڕوون و ڕاشکاوە. لیژنەکە هەموو عراقیەکان قەرەبوو دەکاتەوە کە زیانیان بەرکەوتووە دەرئەنجامی کردەوە سەربازەکان و هەڵە سەربازەکان و کارە تیرۆریستیەکان. بریندارانی حەشد و بریندارانی پێشمەرگە بە هەمان شێوە قەرەبوو دەکرێنەوە. داواکاریەکان بۆ ئەمیندارەتی ئەنجومەنی وەزیران بەرز کراونەتەوە و ئێستا ئێمە چاوەڕوانی نووسراوێک لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی عراق دەکەین. كانت هناك توصيات سوف ترفع إلى الأمانة العامة لمجلس الوزراء من أجل تسهيل وتنفيذ القانون. باش لە مانگی یەکەوە دەست پێ دەکات ئەو قەرەبوانە یاخود ئەوانەی کە قەرزیش وەکو قەرزیش لەسەر حکوومەت. ئێمە وەک دامەزراوی شەهیدان دەمانەوەی لیژنەکان بە زووترین کات پێک بهێنرێن بەڵام پرسی ڕێوشوێنەکان دەکەوێتە سەرشانی حکوومەتی هەرێم و حکوومەتی عراق. تنفيذ هذه الإجراءات تقع على عاتق حكومة إقليم كردستان. پێ دوایە چەند دەخایێنێ؟ پێ دوایە چەند دەخایێن؟ دەتوانم بڵێم لە ماوەی 2 مانگی داهاتوودا لیژنەکان پێک زۆر باشە. ئەوانەی کە شەهید بوونە، ئەوانەی کە بریندار بوونە، ئەوانەی کە زیانیان بەرکەوتووە هیچ ڕێژەیەکی دیاری کراوە هەیە مقدارێک هەیە کە بزانن چەند پارەیە؟ حدد القانون للشهيد وذوي الشهيد طبعا. بە گوێرەی یاساکە بۆ شەهید مانگانە 1,200,000 دینار دانراوە. بۆ بریندار بە ڕێژەی کەمتر لە 200,000 دینار تەرخان کراوە. لە ڕێژەی 130 بۆ 149 400,000 دینار تەرخان کراوە. لە ڕێژەی 150 بۆ 174 بریندار 800,000 دینار وەردەگرێت. لە 175 بۆ 100 مامەڵی شەهیدی لەگەڵ دەکرێت و بری 1,200,000 دینار وەردەگرێت. لەگەڵ بەغدا گەیشتنە چ ڕێکەوتنێک؟ ئەمڕۆ لەگەڵ تیمی بەغدا دانیشتین کە بریتی بوو لە نێنەری ئەمانە عامە و نێنەری دەستگۆی شەهیدان مەحزارێکمان ئامادە کردووە بەرزی دەکەینەوە بۆ ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی دیوان بۆەوەی ئیجراعاتی پێویست وەرگریتن لە یەک تەشکیلکردنی لیژنە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بۆەوەی بەپێی یاسایی ژمارە 57 پێویستە لیژنەیەکی هەرێمی لە کوردستان دروست بکرێتن و پاشانیش ڕەزامەندی ئەنجومەنی ئەمانە عامەی بەغداش وەربگیرێتن تاکو ئەو لیژنەیە تەفعیلی کارەکانی خۆی بکاتن بەپێی ئەو بجەیە کە بۆیان خەملێنرایە لە 2019 لەو شایستانە کە قوربانیانی هەرێمی کوردستانیش بگرتەوە. باش ئەمە تەنیا پەیوەندی بە قوربانیانە یاخود موچەخۆرانیش دەگرێتەوە؟ ئەمە تایبەتە بە قوربانیانی سێ سنف دەگرتەوە قوربانیانی کردەوە سەربازیەکان هەڵە سەربازیەکان و کردەوە تیرۆریستیەکان و ونبوانی ئەو شەڕانەی کە ئێرهابە لەو ناوچەیە ڕوویدایە بە پێی تاریخی زمانی کە تهدید کرا لە قانونەوە ئەویش لە 23 2003 دەست پێ دەکاتن تاکو ئەمڕۆ. باشە کەوای بە هیچ شێوەک پەیوەندیدار نییە بە موچەی کە سوکاری شەهیدان کە لە وەزارەتی کاروباری شەهیدان ئەو توێژانەی کە دەیانگرێتەوە وەکو قوربانی چێنە ئەوانەی شەهید بووینە ئەوانەی بریندار بووینە ئەوانەی بەشێک لە جەستەیان لە دەستداوە ئەوانەی لە ڕووی سەروەت و سامان کە پێی دەڵێت ئەموالی مانقولە و غەی مانقولە بۆ نمونە ئامرازی هاتو چۆ ئەوانەیە غێر مانقولە بۆ نمونە ئەمەوزۆی خانووە کە لوپە لە ئەوشتان دەگرتەوە کە زەرمەند بووینە لە نەتیجەی ئەو کردوانێک کە باسمان کردووە شمولیان دەکاتن بە پێی پسپۆری لیژنەکە خەملاندنیان بۆ دەکاتن و بەرزی دەکاتەوە بۆ لیژنەی ناوەندی کە لە عێراقە و بڕیاری پێدا. باش ئەوانە ناویان تۆمار کراوە لە وەزارەتی کاروباری شەهیدان یاخود دەبێت لەمە دووە فۆرمێک پڕکەنەوە بە پێی یاسا کە لیژنەی ئەقلیم دروست دەکرێت خۆ هەرێم دروست دەکرێتن ئەو جیهاتانەی کە بەشدارن تێدا ئەو جیهاتە معنیانەیە کە ئەو ناوانەیە لەلایە بۆ نمونە
وەزارەتی پێشمەرگە شەهیدی شاری داعشی لەلایە و بریندارانی لەلایە بۆ نمونە پارێزگایەکان قوربانیانی کردەوە ئێرهابیەکانیان لەلایەکە لە سنووری پارێزگایەکان لەگە زەرمەندەکان ئەوانەی زەرۆرزیانیان پێکردیە داوای تەحویزیان لە چێ کردیە لە حکوومەتی محلی کە محافەزاتە تەڵەبیان لێ کردیە نوێنەری وەزارەتی مالیەیە نوێنەری وەزارەتی ناوخۆیە کە ئەو تەقیناوانەی کە بەرەمەدام بوو دەستگا ئەمنیەکان کرایە هەروەها نوێنەری چێشە دادوەری گشتیە کە ئەو خەڵکی کە داواکاری پێشکەش کردووە لە ڕابردوودا لەسەر ئەو کردوانەی کە ئەنجام دراین باشە پێشتر ئەنی دەستور ئاماژەی بە مستحقاتی هەرێمی کوردستان سەبارەت بە مافی شەهیدانی هەرێمی کوردستانی دابوو بەڵام زۆر جار بەغدا پابەند نەدەبوو ئێستا ئەم پێشاتە چۆن دروست بووە ئەمەش بەپێی یاسا ئەگەر بێ سەر سبقەی مێژووی ئەمە لە 2009 دەرچوو ئەم یاسا کە یاسای ژمارە 20 گۆڕایە بە هەمواری یەکەمی یاسای 57 2015 تعدیلی تێدا کرایتەوە یاسایەکە کەواتە حکومەتی عێراقی لە دانانی لیژنە و هەماهەنگی بینی لیژنەکاندا احتیمالە تەقسیرێک هەبووە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا بۆ چونکە دائیمەن ئەو شایستە داراییەکانی هەرێمی کوردستانی دەخەتە سەر بجێی هەرێمی کوردستان کە لە ئەساسدا بەشێکی زۆری ئەو شایستە داراییانە تەخصیصی بودجەی تایبەتیان بۆ کرایە و پێویستە هاوڵاتیانی عێراقی لە چارچێوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە چارچێوەی هاوڵاتی عێراقیدا مامەلەی ڕاستەوخۆیان لەگە کراوە بەڵام ئەو مامەلەیە نەکرایە باش ئێستا چ گرنتی هەیە وەکو ینی هاوڵاتیانی عێراقی مامەڵەیە لەگەڵدا بکرێت کەسێکی قەرەبوو لە نەجەب کە سوکاری شەهیدانە هەمان ئەو کەسەش لە هەولێر هەمان قەرەبووە ئەمانە گرنتی یاساییان هەیە دەمینێتەوە تو نەیخێنەوە ململانەی سیاسیەکان یاخود ئەو کێشە نیزاعیانەی کە لە نێوان هەرێم و بەغدادا هەیە بە یەک چاو تەماشا بکرێتن ئێمە هەز دەکەین لەو دانوستانی کە ئێستا لە نێوان هەولێر و بەغدا هەیە استیجابەیەک هەیە کە قانونە فدرالیە گشتیەکان بە یەک چاو سیر بکرێتن و شایستەکانی هاوڵاتیان بە یەک چاو دابین بکرێتن کە استحقاقیان هەیە بە پێ قانون و بجیان لە حکومەتی عێراقی بە تایبەتی لە میزانی 2019 کە دابین کراوە باشە کەی ئەو پارە دێتە هەرێمی کوردستان کەی ئەوانەی زیانیان بەرکەوتووە قەرەبوو دەکرێت بۆی سەڕێح بین قۆناغی یەکەم ڕاگەیاندنی لیژنە و تەفعیلکردنیتی ئەمە قۆناغی یەکەمە قۆناغی دووەم کۆکردنەوەی ئەحسایات و دۆسیەکانە قۆناغی سێیەم مفاتەحەکردنی لیژنەی ناوەندیە کە لە بەغدا تاکو ئیقراری شایستەکانیان بۆ بکرێتن بە پێی بودجە بەنسبەت ئەحسایات لە هەرێمی کوردستان تەساوڕ دەکەم ئاسانە لە بەردەستە تەشکیلی لیژنەش لە هەرێمی کوردستان ئاسانە دەمینێتن ئەو نیەتەی کە بەغدا تەخسیسەکەیان بۆ بکرێتن و لە چارچێوەی بودجەی 2019مان بۆ بنێریتن ئەگەر ئەو نیەتە هەبی لە ماوەی ئەم ساڵەدا ئەو خەڵکە شایستەی خۆی وەردەگریت شاندی بەغدا دەڵێ لە ماوەی 2 مانگی داهاتوو دەکرێت ئەو پارەیە بنێرێت لە ماوەی 2 مانگی داهاتوو ئەو ئیجراعاتانە هەموو تەواو دەبیتن دەمینێت بڕیاری وان لە دابینکردنی پارە بۆ زەرمەند باشە پێمتان بۆ هاوڵاتیان چییە ئەوانەی کە پشکی قەرەبووکردنەوەیان بەردەکەوت چی بکەن بە تەکید پاشەوەی ئەو لیژنەیە ڕادەگەیەندرێتن ڕێنمایی دەدرێتن فۆرمەکە دەدرێتن ئەو وەختی داوا دەکرێتن کە ئەو خەڵکە بچیتن ئەم فۆرمە تایبەتمەندیە پڕ بکاتەوە ئەو لیژنەیە بڕیاری لەسەر بدرێتن و دۆسیەکانیان تەحویل بکرێتن تا کوشایستەکانیان بۆ هەموو شار و باژێڕەکانی کوردستان خۆی مەفروض وایە لە پارێزگایەکان بیت بە پێی قانون بەپێی دەستوری عێراق هەر کەسێک لە شەڕی تیرۆریستیدا شەهید بێت یان بریندار بێت یان زیانی ماڵی بەرکەوتو بێت پێویستە لەلایەن حکوومەتی عێراقەوە قەرەبوو بکرێتەوە بەڵام لە 2003 تاوەکو ئێستا هیچ تاکێکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان قەرەبوو نەکراونەتەوە بە هاتنی شاندێکی بەغدا بۆ هەرێمی کوردستان ئاماژەیەکی تازە دەست پێ دەکات دەوەی ئیتر بەغدا لەوە تێگەیشتووە دەبێت هاوشێوەی پارێزگاکانی دیکەی عێراق هەرێمی کوردستان و هاوڵاتیان لە هەرێمی کوردستان مامەڵەیان لەگەڵدا بکرێ و قەرەبووی ئەو زیانانە بکرێنەوە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە پێناو پاراستنی خاچی عێراق داویانە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.